کێشی نزیکەی 200 کیلۆگرام دەبوو. خاوەنی خەڵاتی گەورەترین منداڵی سەر زەویە، بەڵام توانی کارێک بکات هەموو جیهان تووشی سەرسوڕمان بکات. ئاریا پێرمان، منداڵە پۆڵاینەکە. ئەمەی دەیبینن بە قورسترین و قەڵەوترین منداڵ لە جیهاندا دادەنرا. بە جۆرێک قەڵەو بوو کە تەنانەت توانای نەبوو ئەرکەکانی ڕۆژانی خۆی جێبەجێ بکات. ئەو منداڵە ناوی ئاریا پێرمانە، دانیشتووی گوندی جاڤایە لە ئەندەنووسیا. ئاریا لەو کاتی تەمەنی 11 ساڵ بوو، کێشی نزیکەی 200 کیلۆگرام دەبوو. ئەوە 6 هێندەی کێشی منداڵێکی ئاسایی دەبێت. ئەوە کاری قەڵەویەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕۆژانە 5 ژەمی پڕ لە چەوری و قورسی دەخوارد و دایک و باوکیشی هەرگیز ڕێگەیان لێ نەدەگرت. ئاریا ڕۆژ لە دوای ڕۆژ کێشی زیاتر دەبوو، تەنانەت نەیدەتوانی ئەرکە سادەکانی ڕۆژانەی ئەنجام بدات، نەیدەتوانی لەگەڵ منداڵەکاندا یاری بکات، چونکە ئەو توانای ئەوەی نەبوو ڕابکات یاخود مەلە بکات و بە پێ ماوەیەکی زۆر ببڕێت. بۆی کێشەکەیەوە ئاریا دەبێتە خاوەنی خەڵاتێک کە هیچ کەسێک ئاوات ناخوازێت ئەو خەڵاتە بباتەوە. ئەویش خەڵاتی قورسترین و گەورەترین منداڵی سەرزەویە. بەڵام دواتر ئاریا بڕیار دەدات کە گۆڕانکاریەکی گەورە لە ژیانی خۆیدا بکات، خۆی لەو ژیانە پڕ لە خەمۆکی ڕزگار بکات، کێشی خۆی دا ببەزێنێت و ببێتە کەسێکی ئاسایی. ئەوە کارەکەشی بۆ ئەوە دەگەڕایەوە کە ئیتر ئاریا بەرگەی ئەو ژیانە سەختەی نەدەگرت و ئارەزووی دەکرد وەک منداڵەکانی هاوڕێی یاری بکات. بۆ ئەوەش ئاریا دەستی کرد بە ئەنجامدانی ڕێژێمێکی سەخت. هەموو ڕۆژێک بە بەردەوامی ڕاهێنانی دەکرد، هەرچەندە لە سەرەتادا زۆر بۆی سەخت دەبێت و دواتریش نەشتەرگەری بچووکردنەوەی گەدەی بۆ ئەنجام دەدەن. لەگەڵ هەموو ئەو سەختیانەی ئاریا بینی، بەڵام دوجار سەرکەوتنی بەدەستێنا، توانی زیاتر لە نیوەی تەواوی کێشی جەستەی دا ببەزێنێت. ئاریا ئێستا ژیانێکی ئاسایی و ئاسوودە بەسەر دەبات و توانیوێتی هەموو ئەو شتانە بکات کە ئارەزووی دەکات. بەهۆی ئەوەی کێشی زۆری دابەزاندووە، پێستی جەستەی بە تەواوەتی شۆڕ بووەتەوە و لە ساڵی 2020دا یەکەمین نەشتەرگەری لێکردنەوەی ئەو پێستە زیادەیەی ئەنجامدا. ئاریا هیچ ترسێکی نەبووە لە ئەنجامدانی نەشتەرگەریەکەی، بەڵکو ئەوەی نیشاندا چۆن توانیوێتی بگات بەوەی ژیانێکی تەندروست بژی. چیرۆکەکەی ئەوەمان نیشان دەدات کە لەوانەیە شتەکان سەخت بن، بەڵام گەر ئارەزوو هەبێ و هیواتە بێت، بێگومان بەدیهێنانی هیچ شتێک ئەستەم نییە و تۆش دەتوانیت ئەوە بکەیت کە ئاریا و هاوشێوەکانی کردویانە.